هاوڵاتیەک بەهۆی درێژی تەمەنیەوە ناوی لە فۆرمی خۆراک و تۆماری دەنگدەرانیشدا سڕاوەتەوە. سەلمە عەبدولقادر کە تەمەنی زیاتر لە 120 ساڵە و لە ژیان داماوە، بەڵام لە فەرمانگەی ڕەگەزنامەی ناحی وارماوە بڕوا بەوە ناکات ناوبراو لە ژیان دامابێت. هەر لەبەر ئەوە ئەویش ناوی لە فۆرمی خۆراکدا نییە و ناشتوانێ بەشداری لە هەڵبژاردنەکانە بکات. ئەم خولەکە کە هاو ئێستا تەواو بوو ئەمەی عێراق بەشداری نەکرد، لەبەرەوە وتیان نەماوە ئاسی نییە پیرەژنەکە مابێت، ناوی نەماوە. ئیتر خاوەنی شەهیدیشە و کوڕێکی شەهیدە لەم حکومەتە جوانەی خۆمانە ئێستا تێگەی، بەڵام خۆراک و شتەمە هیچ ئەمە هەر بڕاوە عەسی نییە نەماوە، چونکە مەسلحەش ئەڵێ عەسی نییە نەماوە. نفوز ئەڵێم بەڵێ شخەوی شێوەی خۆیەتی، بەڵام ئێمە قەناعەتان پێ ناکەین کە ماوە تێگەی خۆشمان برێتم مەسلحەش بودمانە نفوزش قایمقامیش بینێتی. سەبار بەو ڕووداوی کە بەسەر خات و سەلمە هاتووە بەوەی کە مافی دەنگدانیان لێزەوت کرد و هاوکات پسوڵەی خۆراکیشان لێ بڕیوە، تەنانەت وەکو لە نفوسی شاوەکو مردوویەک هەژماریان کرد. من دەپرسم لە حکوومەتی یاریمی کوردستان ئەگەر نمونەیەکی وەکو سەلما لە هەر وڵاتێکی ئەم جیهانە هەبوایە زۆر گرنگیان پێدا. تەمەنی سەلمان خان تەمەنێکی نەتەوەییە. لە ئێستادا من نمونەیەک هێنەوە، لە ئێستادا بە تەمەنترین ژنی جیهان خەڵکی وڵاتی ژاپۆنە، 112 ساڵ تەمەنێتی. لە کاتێکامە لە کوردستانی مەزندا خاوەن دوو ژنی بە تەمەنین، یەکیان دانیشتووی کوبانەیە 120 ساڵ تەمەنێتی، ئەوی دیکەیشان دانیشتووی قەزای شارە زۆرەکە 121 ساڵ تەمەنێتی. حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی بێت خزمەتی پێی گرنگی پێ بدەیت، کار بۆ بکەیت کە نێوی سەلمان خان لە تۆماری ڕیکۆردی جیهاندا تۆمار بکرێت و ناسامی نەتەوەیەکی ستەملەکرایش و کورد بە هەموو جیان بناسێنێت، نەک نهاتیەوە کارێک کردووە، بگرە هاتووی ستەمەلێ کردەوە بەوەی بەشە خۆراکت بڕیوە، بەوەی مافی دەنگدانت پێسەندووە. هەرچەندە هیچ پاساوێکی یاسایی بۆ ڕێگریکردن لە هاوڵاتیان نییە کە بەشداری لە هەڵبژاردنەکاندا نەکەن بەمەرجێک تەمەنیان لە 18 ساڵ کەمتر نەبێت، بەڵام حاڵەتەکەی سەلمە وەک حاڵەتێکی شاز دەرکەوتووە. قسەمان لەگەڵ ئەو لایەن ناکەوتی ئێمە ئەو کەسانی کە لەو شێوازن بۆ شێوازە کە تەمەنیان زۆرە، ئێمە هیچ ئیشکالێکمان نییە لەگەڵ تەسکەرە تازەکردنەوە بە هەر ڕێکارێکی یاسایی و ئەوەی کە پێویستە بۆیان ئەەکەین هیچ ئیشکالێکمان نییە، بەڵام ئەوەی کە پەیوەندی بەو کەسەوە بێت تەنها پەیوەندی بەلایەنی فۆرمی خۆراکەوە هەیە کەوا لەوێ ناوەکەی نەماوە و ئیشوکارێکی بۆ ناکرێت لەوێ. ئێمە وەکو کۆمسیۆن تاوەکو فۆرمی خۆراکی نەبێ ئەو کەسان ناتوانێت ئیشوکارێکی بۆ بکەین و ئیشوکاریان بەڕێ بکەین. سەلمە عەبدولقادر لە ساڵی 1893 لە گوندی قەڵبەزەی سەر بە ناحی وارماوە لەدایک بووە. ژیانی منداڵی و لاوێتی لە ناحی وارماوە بەسەر بردووە و خاوەنی زیاتر لە 200 نەوەیە کە ڕۆژانە لە دەوری نەنکیان کۆ دەبنەوە. جیاواز لە کەسە بە تەمەنەکانی دیکە، سەلمە توانای ناسینەوەی چواردەور و هەڵس و کەوتی ڕۆژانەی هەیە و سەرڕای ئەنجامدانی نوێژە فەرزەکان، نوێژە سوننەتەکانیشی فەرامۆش نەکردووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارە زۆر.